لە ڕۆژدا مامۆستای زانکۆی و لە شەویشدا فرۆشیاری پیتزایە. هەمیشە دەوترێت کە کارکردن هیچ شەرمێکی نییە، هەموو کەسێک پێویستە کار بکات، سڵ لە ئەنجامدانی هیچ کارێک نەکاتەوە کە هیلاکی و ڕەنجی شانی بوێت. ئەم لاوەش ئەو شێوەی هەموو کەسێک هەوڵی داوە ببێتە خاوەنی کارێکی تایبەت بەخۆی. ئەم لاوە میسریە ناوی ئەمر فەهمیە، تەمەنی 30 ساڵە. لە ساڵی 2012 زانکۆی تەواو کردووە، دواتر لە ساڵی 2013 لە زانکۆیەک دەبێتە مامۆستا لە بەشی ئابووری و بازارکردن. دواتریش لە ساڵی 2016 بڕوانامەی ماستەر لە هەمان بواردا بەدەست دەێنێت. وێڕایەوەی بڕوانامەی ماستەری هەیە، بەڵام بڕیار دەدات سەرکێشیەک لەگەڵ کاری زانکۆکەیدا ئەنجام بدات، کارێکی تر بکات، ئەو کارەکەشی زیاتر بۆ ئەوە دەگەڕایەوە کە موچەکەی بەشی نەدەکرد. سەرنجام بڕیارەکەشی جێبەجێ دەکات، دەست دەکات بە فرۆشتنی پیتزا، دواتر بە یارمەتی کۆمەڵێک هاوڕێی بەرەبەرە پرۆژەکەی فراوانتر دەکات. ئامانجی ئەوەیە لە داهاتوودا بتوانێت پرۆژەیەکی زۆر گەورەی خۆراک لە میسر بکاتەوە. مامۆستا عەمر لە کارەکەی هیچ شەرم ناکات، بەوە دڵخۆشە کاتێک قوتابیەکانی سەردانی ڕێستۆرانتە بچووکەکەی دەکەن بە دەستەکانی خۆی پیتزایان بۆ ئامادە دەکات. مامۆستا عەمر باسیشی لەوە کرد کە پێویستە هەموو کەسێک کارێکی سربەخۆیی و تایبەتی خۆی هەبێت، چونکە لە داهاتوودا بە دڵنیاییەوە سوودی لێ دەبینێت. جێگەی سەرنجە کە ئەو مامۆستایە لە ڕێستۆرانتە بچووکەکەیدا وەکو خاوەنکارێک مامەڵە ناکات، بەڵکو بەردەوام یارمەتی کارمەندەکانی دەدات، بەدەستی خۆی پیتزاکان دروست دەکات. تەنانەت هەندێک جار داواکاریەکانیش بەدەستی خۆی دەگەیەنێتە کڕیارەکانی. بەم شێوەیە ئەو چیرۆکێکی سەرکەوتنی بۆ خۆی بنیاد ناوە و هیچ کات شەرم لەوە ناکە کە بە بڕوانامەیەکی ماستەرەوە هەوڵی دروستکردنی پیتزا دەدا و پێشکەش بە قوتابیەکانی خۆی دەکات.